سڵاوتان لەبێم کاتتان باش ئەمڕۆ چەند جوڵەیەکم ئامادە کردووە تایبەت بە ورگ و کەمەر و سەر و ورگەوە ئەمڕۆ یکەم بە شێوەیەکی ئاسان خانمان نەتوانن لە ماڵەوە ئەنجامی بن و کوڕەکانیشمان نەتوانن هەرویکەن ئەمڕۆ وەزنێکی کەمم بەکارهێناوە لەبەرەوەی بۆ ئێوە ئاسان کاری بێ ئێستا من تەمرینەکە ئەکەم بەم شێوەیە یەکەم جار پۆزیشنی پاڵکەوتنەکە بەم شێوەیە ئەبێ لەبەرەوەی زۆر تەخت نەبی لە عەرزەکەیە وەزنەکە هەرچیەک بێ ئەتوانی لە ماڵەوە بەکاری بێنی و ئەنجامی بەی شەردەوە نیە قورس بێ بیدایەت ئەتوانی بەم شێوەیە ئەمە تایبەت بە سەر و ورگە هەناسە هەڵەمژی و ئەیەیتەوە بە هیچ شێ هەناسەی خۆ ناگری 6 7 8 9 10 لە دەیەما بەم شێوەیە ئەوەستی تۆزێ دوای 5 سانیە ڕێست ئەیەی پاڵ ئەکەوی بیدایەت لەبەرەوەی کە هەڵسیتەوە شانە بە تەواوەتی بەرز بێتەوە هەڵەسیتەوە بەم شێوەیە پاڵەکەویتەوە دەست پێکەینەوە 1 2 3 4 5 6 لەگەڵ هەر ژمارەیەک و هەڵسانەکە هەناسە هەڵەمژی و ئەیەیتەوە 8 9 10 11 12 ئەمە بەشی سەرەوەی ورگ دوایی وەزنەکە دانێن ئەتوانی بە شێوەیەکی ئاسانتر بیکەی لە ماڵەوە بەم شێوەیە 1 2 3 4 5 بەڵام هەوڵ با دەستنێتەوە لەسەر ڕانیان ئەژنۆ لەبەروی تەوازن بە هی ئەژنۆ ڕان وەرنەگری هەموو زەخت لەسەر بەشی سەرەوەی ورگ بێت لەگەڵەوە هەناسە هەڵەمژی و ئەیەیتەوە 4 5 6 7 8 9 10 5 سانیە ڕێست لەبەروی هەم ئازار بە مل و شانمان نەگات دەست پێکەینەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 براڤۆ ئەتوانی زیاتر بکەی ئەتوانی لە دەیا بۆسی هیچ کێشەیەکی نییە لەبەر ئازاری مل و شانمان ئەتوانین پاڵکەوین 5 سانیە ڕێز 15 بەڵام 5 بەسا ئاساییە دەست پێکەینەوە مەعیدە هەر باشە قاچمان درێژەکەین ئەمە تایبەت بە بەشی سەر و کەمەرمانە بۆ لای کەبەر ئەم دەسە لە عەرزەکەیان دائەنین بەم شێوەیە بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵ قاچ و دەست بەیەکەوە بەرزەکەیتەوە 1 خۆشە لەگەڵی بەرزە بیتەوە قاچمان ناینەوە لە عەرزەکە 2 3 سەریشمان ناینەوە لە عەرزەکە 5 6 7 8 9 10 بەم شێوەیە قاچە گۆڕین هەرای نیشت 1 2 3 4 5 6 زۆر بە ئاسانی هەنا ساڵم ژگەیتەوە 7 8 9 10 بەم شێوەیە زۆر باشە ئێستا چێکەین بۆ هەر بەشی سەرەوە طبعاً هەڵەسینەوە 1 هەم بەشی سەرەوە هەم کەمەرمان پاڵەکەویتەوە 2 3 سەربەی شێ لە عەرزەکە نایەت 4 5 6 ببورن وەزنەکەم سووکە لەبەرەوە چەند قورس بێ ئەوە بە ئاسانی بەرزە بیتەوە بەم شێوەیە دوایی پاڵەکەوینەوە 1 2 3 4 5
6 7 8 9 10 جوڵی ئەمڕۆمان بەم شێوەیە ئەنجامدا بەشی یەکەممان بەشی سەرەوەی ورک هیوادارم سوودی لێ ببینن تەندروست باش بن کاتێکی خۆش